إنسان حي. هذا اللي كائن حي والله. هيك أني رفعت عبد الرزاق محمد، وكل ما أعرفه عن نفسي أني من رفعت عبد الرزاق محمد ئەوەی لەباری خۆمەوە بزانم گرنگیم داوە بەلایەنی مێژووی و کەلتوری لە شاری بەغداد، هەروەها کاری ڕاگەاندنم لە کەناڵ ئاسمانیەکاندا کردووە. لە ئێستاشدا لە دەستگایەک کار دەکەم، وەک ئامادەکاری هەواڵ کار دەکەم، بەتایبەت لەسەر بابەتی مێژووی، پاشان قسەکردن لەسەر قاوەخانەی شابەندەر. ئەم قاوەخانەیە بۆ دەروون و نەست و یادەوەری من شوێنێکی تایبەتە. لەم قاوەخانەیە کاتێکی زۆرم تێدا بەسەر بردووە لە ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردوودا. هەر لەبەر ئەمەش ئێستا من یەکێکم لە کۆنترین سەردانیکەرانی ئەم قاوەخانەیە. ئەم قاوەخانەیە هەڵگری گشت مێژووی شاری بەغدادە، لە نێویاندا مێژووی سروشتی جوانی ئەم شارە، هەروەها کلتورە جوانەکەی ئەم شارە. ئەو کلتورە کە ئێمە پێی دەڵێین سەردەمی جوانی. لە ئێستادا ئەم قاوەخانەیە بە کۆنترین قاوەخانەی شاری بەغداد دادەنرێت کە دامەزراندنەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970. لە پاییزی ئەو ساڵەدا هەواڵی کردنەوەی ئەم قاوەخانەیە بڵاو بووەوە. جاران بیناو باڵەخانی ئەم شوێنە هی خانەوادەیەکی ڕەسەنی کۆنی شاری بەغدا بوو. خانەوادەیەک بوون کاری بازرگانیان دەکرد و دەوڵەمەند بوون. ئەوانیش خانەوادەی شابەندەر بوون کە لەو سەردەمەدا خاوەنی چاپخانەکە بوون لەم شوێنەدا. ئەو چاپخانەیە لە سەردەمی جەنگی جیهانی یەکەمدا کاری دەکرد. پاش دەست بەسەراگرتنی چاپخانەکە و لابردنی ئەم شوێنە گۆڕدرا بۆ قاوەخانە. هەر بۆیە لەو کاتەوە و هەتا ئەم ساتەی ئێمەی تێداین وەک قاوەخانە ماوەتەوە و بەردەوامە لەسەر پیشەی خۆی. تحول هذا المكان إلى مقهى وظل بهذه الوظيفة إلى يومنا هذا. گەر ڕێگە بە خۆم بدەم دەربارەی شەقامی متەنەبی و قاوەخانەی شابەندەر قسە بکەم، ئەوە یەکەم شوێنە هەموو چین و توێژەکانی وەک نووسەر و کاسب و دکتۆر و هونەرمەندانی ناوخۆی عێراق و دەرەوەی عێراق ڕووی تێدەکەن و کۆیان دەکاتەوە. ئەم قاوەخانەیە خاوەنی کەلتورێکی تایبەت بە خۆیەتی. هەر کاتێک دێتە ئێرە و دادەنیشی هەز بە بێدەنگی و ئارامیەکەی. مرۆڤ دەتوانێت وێنە بکێشێت یان بنووسێت، یاخود دەتوانیت گفتوگۆ بکەیت لەگەڵ کەسانێک کە زۆرینیان ڕۆشنبیران و کەسی تێگەشتوون. هەر بۆیە ئێرە کە قاوەخانەی شابەندەرە خاوەنی مێژوو کلتوری تایبەت بە خۆیەتی کە مێژووی دامەزراندنەکەی ساڵانێکە کە من لەدایک نەبووم. من پێمەڵێن ئەبوو عەلایان ئەبوو عەلایی تشرینی. من تەنها نیشتیمان گرنگە بەلام، نیشتیمان و وڵاتمەوێ. بەڵێ جاران لە گۆڕەپانی تەحریر بووم گەربیرت بێ. سوپاس بۆ خوا کە لە گۆڕەپانی تەحریر دەرچووم و هاتمە ئێرە کە شوێنەکە پڕ لە ڕۆشنبیری و زانست. هەروە زۆر شت لێرە فێر بووم. من بۆ دێم لێرە وێنە ئەکێشم چونکە شوێنێکی زۆر ئارام. ببینە تەنانەت هیچ شتێکی لێ نییە تا بێزارت بکات و تەنانەت بریندارکەریش نین. ئەبوو عەبدوڵڵا و ئەبوو ئەحمەد وەک گەوهەروان و ڕووخۆشن لەگەڵ ئەوەی کە دێتە ئێرە و ئەوەی کە لێرەش دەڕۆ. ئەبوو عەبدوڵڵا وأبو أحمد بعد ذهب يتلقون الرايح والجاي.
في الحقيقة والواقع كنت آتي إلى شارع المتنبي. کاتێک منداڵ بووم لەگەڵ باوکمدا سەردانی ئەم شەقامەمان دەکرد، انقطعت فترة بەڵام ماوەیەک لێدا بڕام و من زمن انقطعت عن پاشان لە ساڵانی 2000دا دووبارە گەڕامەوە بۆ ئەم شەقامە. بە تایبەت سەردانی قاوەخانەی شابەندەر دەکەم. ڕەنگە بپرسیت بۆچی شابەندەر؟ في 2008 لەبەرەوەی لەم قاوەخانەیەدا سیاسەتمەداران و رجعت أرتدي هەروەها ڕاگەیەنکاران و دادوەران و جولاتي پاشان هونەرمەندان و ڕۆشنبیرەکان دەبینیت. بالأخص یاخود بە وازەحی بڵێم لماذا ژیان بەگشتی لێرە دەبینیت تجد بۆ بە تایبەتی ژیانی ڕۆشنبیران. طوائف كبيرة مقهى الشابندر يقع قاوەخانەی شابەندەر دەکەوێتە ناوەندی شاری بەغدای کۆنەوە، هەروەها نزیک بووە لە دام و دەستگا ڕۆشنبیری و حکومیە گەورەکانی ئەو سەردەمەوە، هەروەها لە ناوڕاستی شەقامی متەنەبیدایە. قاوەخانەکە نزیکە لە قشڵە و باڵەخانی دادگا و مەڵبەندی ڕۆشنبیری شاری بەغداد و زۆرترین فەرمانگەکانی شار. هەر لەبەر ئەمەش زۆرترین سەردانی کەرانی قاوەخانەکە کەسانی زۆر تایبەتی شاری بەغداد بوون. هەر لەبەر ئەوە بە قاوەخانەیەکی ئاسایی و بچووک سیر ناکرێت وەک قاوەخانەیەکی لا کۆڵان و شعبی نییە، چونکە قاوەخانە هەیە کە تەنها خەڵکی ناوچەکەی خۆیان سەردانی دەکەن و تێدا کۆ دەبنەوە، بەڵام ئێرە قاوەخانەیەکی گشتیە. قاوەخانەی گشتی دیاردەیەکی ناسرا و دیارە، هەر بۆیە دەتوانرێت بە چەند قاوەخانەیەک بوترێ گشتی نەک قاوەخانی لا کۆڵان و گەڕک. بە نمونە قاوەخانی پەرلەمان یاخود قاوەخانی زەهاوی یاخود قاوەخانی حەسەن عەجمی و لەگەڵ قاوەخانی سویسری کە دەکرێت بەمانە بوترێ قاوەخانەی گشتی نەک قاوەخانەیەکی تەنها تایبەت بە یەک ناوچە بێت. ئەم قاوەخانەیە لە ساڵی 1963ەوە چەندین کەس کاری بەڕێوەبردنیان گرتوۆتە ئەستۆ، بەڵام سەردانیکەرانی ئێرە هەر بە کەسانی بژاردە ماونەتەوە، وەک کەسانی یاسایی و ئەدیب و کەسانی کۆمەڵایەتی و کەسانی ڕۆشنبیر و کەسانی دیکە. والاجتماعية الأخرى. في سنة 1963 تولى إدارة هذا المقهى لە ساڵی 1963 کاری بەڕێوەبردنی ئەم قاوەخانەیە کەوتۆتە ئەستۆی حاجی مەحەممەد کازم ئەلخەشالی کە کەسێکی کۆمەڵایەتی و ڕووخۆشی شاری بەغدا بوو. هەموو خەسڵەتەکانی خەڵکی شاری بەغدای تێدا بوو، لە ڕووخۆشی و دڵفراوانی وەک خۆمان دەڵێن تبەغدود بوو. ئەو بوو بە بەڕێوەبەری قاوەخانەکە و قاوەخانەکەی بەکرێگرت. لەو کاتەی خەشالی ئێرەی گرتە دەست، قاوەخانەکە بووە خاوەنی تایبەتمەندی خۆی و جیاواز بوو لە قاوەخانەکانی دیکە. بۆ نمونە لێرە هیچ جۆرە یاریەکی لێ نییە بۆ کات بەسەربردن، وەک دۆمینە و تاوڵە و شەترەنج و ئەوانە.
لەو کاتەوەی من سەردانی ئێرە ئەکەم تێبینی ئەوەم کردووە کە ئەمەش بۆ خاوەنی قاوەخانەکە دەگەڕێتەوە. یەکێکی تر لەو خاسیەتانەی ئێرە ئەوەیە کە چەندین گروپ دەبینی بە پێی سروشتی کارەکانیان وەک گروپی پارێزەرەکان یاخود گروپی ئەدیبان، هەروەها گروپێک لە چەند کوردێکی دیاریکرا و کە من درکم پێ کردبوو دێنە ئێرە لەگەڵ چالاگوان و کەسانی ئاسایی ئەوانیش دێنە قاوەخانەکە. وسائر يعني النشاطات الإنسانية. حسن ما بس ابو فلاح هو يعني حسن ابو فلاح. لا ابو صلاح. اي ادري ابو فلاح ماهر. ابو فلاح. فلاح. ابو صلاح. اي ابو صلاح. والله كان خلى اصورها بخمس. هلا حبيبي اصورها بخمس. هلا حبيبي. هذا المقهى ئەم قاوەخانەیە چەندین جار تووشی پلان هاتووە بۆ دەست بەسەراگرتنی، چونکە شوێنی باڵەخانەکە و بینای قاوەخانەکە زۆر لە ناوچەیەکی گرنگی بازرگانیدایە. بەم هۆیە چەندین جار ویستویانە بیڕوخێنن و بیکەنە باڵەخانەیەکی بازرگانی گەورە. بەڵام خۆراگری خاوەن قاوەخانەکە توانیوێتی هەموو ئەو پلانانەی ڕوبەڕووی قاوەخانەکە بووتەوە پوچەڵی بکاتەوە. هەروە گوتم ئێرە خاوەن مێژوو یادەوەریەکی گەورەیە کە دەکرێت هەمووی تۆمار بکرێت یاخود بکرێت بە پەرتووکێک وەک بەڵگەنامەیەک بۆ ئەم قاوەخانەیە. بە نمونە گفتوگۆی ئەو ڕۆشنبیر و ئەو کەسانەی کە سەردانی ئێرەیان کردووە لە ڕابردوودا. ئەم شوێنە چەندین کەس سەردانی کردووە وەک وەزیر و پەرلەمانتار و چەندین کەسی دیکە. حضره من الوزراء الكثيرين من أعضاء مجلس الأعيان. عندما يتجرد من كلاسيكيته أنا أقلل. ئەگەر بمانەوێت ئەم ڕواڵەتە کلاسیکەی لێدا بماڵین، ئەوە یەکەم کەس دەبم کە کەمترین سەردانی قاوەخانەکە بکەم، چونکە ئێستا سەرنجم ڕادەکێشێت. لەبەرەوەی کە من چایەک لە پیاڵەیەکی کۆندا دەخۆمەوە و سەیری ئەو وێنە کۆنانە دەکەم، وەگە وایە کە من لە ڕابردوودا بژیم. ئەگەر پێم بڵێن ئایا تۆ دەتوانیت لە ساڵەکانی سیەکان یاخود بیستەکانی سەدەی ڕابردوودا بژیت، بێگومان دەڵێم نەخێر، چونکە من کوڕی سەرەتای ساڵی 2000م، بەڵام من چێژێکی زۆر لە ڕابردوو دەبینم، چونکە ژیانی هەردوونەوەکە زۆر جیاوازە. لكنني لا أستطيع أن أعيش فيه لأن حياتي تختلف عن حياة الماضين. الآن الشعب العراقي يعاني من مشكلة. لە ئێستادا گەلی عراق دەناڵێنێت بەدەست کێشەی سیاسی و دارایی و ئابووری و کۆمەڵایەتیەوە. هەر بۆیە هەموو گەلی عراق هەمیشە دەربارەی سەردەمی ڕابردوو گفتوگۆ دەکەن و بەراوردی دەکەن بە ئێستامان. شرۆفەی ئەوە دەکەن کە ڕوو دەدات. هەر بۆیە کاتێک سەر بە شوێنێکی وەک ئێرەدا دەکەیت و بۆن و بەرامەی ئەو زەمەنە جوانە کۆنی لێدێت، ڕاستەوخۆ هەست بە گۆڕان دەکرێت. کاتێک گەنجێک دێتە ئەم شوێنە و وێنە کۆنەکان دەبینێ وەک وێنەی خەڵکانێک و عراقی ڕابردوو، ڕاستەوخۆ هەست بەو کلتورە ڕەسەنە دەکات. هەر بۆیە بۆ بەدەستهێنانی ناسنامەی ڕاستەقینەی عراق پێویستە لە کلتورەکەیەوە دەستمان بکەوێت، چونکە نە سیاست و نە ئاین عراق کۆدەنگ ناکات و بۆ یەکبوونمان پێویستمان بە کەلتورە. وتراثه الشعبي على وجه الخصوص.